لەگەڵ هەوڵەکانی بەشێک لە فراکسیۆنە کوردەکان لە بەغدا بۆ زیادکردنی بڕگەیەک لە پرۆژە یاسای بودجەی 2017 عراق بۆ پابەندکردنی هەولێر و بەغدا با ڕێکەوتنەکەیانەوە، بەڵام حکوومەتی هەرێم ڕاگەیاند سەپاندنی هەر پابەندبوونێک یەکلایەنە ڕەت دەکەنەوە. سەبارەت بە بەشە بودجەی هەرێم لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2017 عراقدا حکوومەتی هەرێم ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەاند حکوومەتی فیدرال ساڵانە بەبێ بەشداری پێکردن و ڕاوێژکردن لەگەڵ حکوومەتی هەرێم و دامەزراوەکانی پرۆژە یاسای بودجەی فیدرالی ئامادە دەکا و لە ئەنجومەنی وەزیران پەسەندی دەکات. ئەمەش پێچەوانەی بنەماکانی فیدرالی با تایبەتیش هەردوو بنەمای بەشداری لە دەسەڵات و داهاتە هەروەک بەڕوون و ئاشکرا لە مادەکانی دەستوردا چەسپێنراوە. حکوومەتی هەرێم ڕۆڵ و چالاکی و ماندووبوون و خەمخۆری فراکسیۆنە کوردستانەکان لە پەرلەمانی عراق بەرز نرخاندووە و لە هەمان کاتدا ئەوەشی خستۆتە ڕوو هەر هەوڵ و پرۆژەیەک لەم ڕۆوە پێویستی بە لێکۆڵینەوە و دیراسەی وردی شارەزایان هەیە لەسەر بنەمای داتا و ژمارە و سوودوەرگرتن لە ئەزموونی پێشووی دانوستان و گفتوگۆ و ڕێکەوتنامەکانی نێوان هەولێر و بەغدا. لا ڕوونکردنەوەکەدا ئەوەش هاتووە ناکرێت هەرێم بخرێتە ژێرباری پابەندبوونێکی یاساییەوە و لە کۆتاییدا لە بری قازانج بە زیانی خەڵکی هەرێم بشکێتەوە. دەشڵێت دەبێت پەرلەمانتارەکان زانیاری ڕاست و دروستیان لەبەردەست دابێت سەبارەت بە ژمارەی موچەخۆران لە هەرێمی کوردستان و بڕی بودجەی پێویست بۆ دابینکردنی تەواوی ئەو موچانە و بەراوردکردنی لەگەڵ خشتەکانی هاوپێچی پرۆژە یاسای بودجەی فیدرال. حکوومەتی هەرێم دووپاتیشی کردوێتەوە لە پێناو گرنگتیکردنی دابینکردنی تەواوی شایستە داراییەکانی موچەخۆرانی هەرێم ئامادەی ڕێککەوتنە لەگەڵ حکوومەتی فیدرال. دەشڵێت با پێچەوانەوە سەپاندنی هەر پابەندبوونێک یەکلایەنە بەبێ هەبوونی ڕێکەوتنی هاوبەش ڕەت دەکەنەوە و جێبەجێی ناکەن. لا بەشێکی دیکەی ڕوونکردنەوەکەدا حکوومەتی هەرێم پەرلەمانتارانی کورد لە بەغدا بانگێش دەکات بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەک لە هەولێر و خستنە ڕووی داتا و زانیاریەکان و هەڵبژاردننی باشترین بژاردە کە وەک خۆی دەڵێت بۆ ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دابێت لەسەر بنەمای ژمارە و داتاکان. حکوومەتی هەرێم نیگەرانی خۆی نیشان داوە لەوەی لەسەر لاپەڕەکانی سۆشیال میدیا پرۆژەی هەموارکراوی یاسایی بودجەی عراقیان بینیوە بەبێ ئەوەی لە ڕێگای کەناڵە فەرمیەکانەوە ئاراستەیان بکرێت. باسی لەوەش کردووە ئەو پرۆژەیە ناتوانێت موچەی موچەخۆرانی هەرێم دابین بکە و بۆ ئەو مەبەستەش ژمارەیەک داتا و ژمارەی خستۆتە ڕوو. ئاشکراشی کردووە بەپێی پرۆژە یاسایی بودجە لە بەرامبەر 300,000 بەرمیل نەوتی تێکرای ڕۆژانە هەرێم مانگانە تەنها بڕی 370 ملیار دیناری بۆ دیاری کراوە. لە کاتێکدا بڕی بودجەی پێویست بۆ دابینکردنی تەواوی شایستە داراییەکانی یەک مانگی موچەخۆرانی هەرێم کە ژمارەیان نزیکەی 1,400,000 موچەخۆرە نزیکەی 880 ملیار دینارە لە مانگێکدا. دەشڵێت کۆی فەرمانبەرانی هەرێم نزیکەی 730,000 فەرمانبەرە و بۆ هەر مانگێکیش پێویستیان بە بڕی 685 ملیار دینار هەیە. حکوومەتی هەرێم باسی لەوەش کردووە بە هیچ شێوەیەک لە پرۆژەی هەموارکردنەکەدا ئاماژەیەک نەکراوە بە موچە و بەخشینەکانی توێژەکانی خانەنشینان و کەسوکاری شەیدان و خاوەن پێداویستە تایبەتیەکان و خوێندکاران و سوودمەندانی دیکەی چاودێری کۆمەڵایەتی. الآراء واضحة جدا لا يحتاج ولا يتحمل مداخلات أخرى في هذا الشأن. پێشتر و لە ڕۆژی 29 مانگی ڕابردوو ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عراق لە لێدوانێکیدا بۆ هێنارتی ڕایگەیاند لە هەوڵدان بڕگەیەک لە پرۆژە یاسای بودجە زیاد بکەن تاوەکو هەرێم و بەغدا ناچار بکات پابەند بن بە ڕێکەوتنەکەیانەوە. ئەو کات فراکسیۆنی یەکێتی لە بەغدا لە هەوڵدا پێشنیازێکیان وەک بڕگەیەک لە پرۆژە یاسای بودجەدا دەنگی لەسەر بدرێت کە هەولێر و بەغدا پابەند دەکات با جێبەجێکردنی ڕێکەوتنەکەیانەوە. هەروەک لە ڕێی پرۆژەکەیەوە دەیانەوێت ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی کەرکووک ڕادەستی بەغدا بکەن و لە بەرامبەردا حکوومەتی ناوەند موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت بەو ژمارەی کە لە وەزارەتی دارایی عراق جێگیر کراوە. هەروە لە پرۆژەکەی فراکسیۆنی یەکێتیدا هاتووە حکوومەتی هەرێم پابەند بێت بە ناردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە کێڵگەکانی هەرێم لە ڕێگەی سۆمەوە. لە بەرامبەردا حکوومەتی ناوەند پابەند بێت بە پێدانی پشکی لە 170 بودجە بە هەرێمی کوردستان.